بەنای خۆی گەورە میرەبان سەبارەت بەو نەخۆشە بەڕێزەمان کە لە پارێزگای دیالەوە سەردانی کردبووین ئەو بوو نەخۆشە پێشتر حاڵەتەکەی دەستنیشان کرابوو لە پارێزگای دیالە قەستەڵی بۆ ئەنجام درابوو کە گیرانی خوێنبەری سەرەکی دڵیە بوو بەڵام لەوێ دکتۆرەکان پێیان وتبوو ئەگەر بێت و نەشتەگەری شەبەکە و باڵۆنێت بۆ ئەنجام دێن ڕەنگە دڵت لە لێدان بوەستێت و مەترسی بۆ سەر ژیانە دروست بێت ئەو بوو نەخۆشەکە سەردانی ئەمەی کرد و ئێمە لێرە نەشتەگەریەکەمان بۆ ئەنجامدا نەشتەگەری شەبەکە و باڵۆن سپاس بۆ خی گەورە نەشتەرگەریەکە بەسەر کەوتویی کۆتایی پێهات و مانگێکیش پاش ئەنجامدانی نەشتەرگەریەکە نەخۆشەکە سەردانی کردینەوە بارێکی تەندروستی جێگیرەوە سپاس بۆ خی گەورە. أنا مواطن من محافظة ديالى عندي آلام بالصدر لمدة 6 أشهر. من هاوڵاتیەکی پارێزگای دیالەم بۆ ماوەی 6 مانگ ئازاری سنگم هەبوو و سەردانی کۆمەڵێک پزیشکم کرد بەڵام هیچ ئەنجامێکم دەست نەکەوت و لە کۆتا قۆناغدا پیان وتم تۆ گیرانی خوێنبەرەکانت هەیە و هەستان بە ئەنجامدانی قەستەرە بۆ دڵم دەرکەوت کە گیران لە یەکێک لە خوێنبەرەکاندا هەیە و لە ئەگەری کردنەوەی خوێنبەرەکان ئەگەری ئەوە هەیە بچێتە ناو دڵمەوە و مەترسی لەسەر ژیانم دروست بکات بێگومان منداڵەکانم ئەنجامدانی قەستەرەکان ڕەت کردەوە و بەڕێ كوتيم برو شاري سليماني بو تاوري تندرستي سمارت وتركنا الموضوع اتجهنا إلى سليمانية إلى برج سمارت الطبي واتجهنا بعد السؤال والجواب وسمعة الدكتور دانا دوای بەدەدەچوونێکی زۆر لە هاوڵاتیان و کە سوکاری خۆم لە دیالە ناوبانگێکی باشی پزیشکانی سمارت و بەتابەت دکتۆر دانایان باز کرد پاشان هاتمە لای دکتۆر دانا ئەویش هەستا بە ئەنجامدانی قەستەرە بۆ دڵم و لە ئەنجامدا بە سەلامەتی خوێنبەرەکانی دڵمی کردەوە زۆر سپاسی دەکەین بۆم کارە باشە کە ئەویش ئەنجامدانی کارێکی مرۆیی پیرۆزە ئەویش پاراستنی هاوڵاتی و پاراستنی نەخۆشە بۆ یارمەتیدانی خەڵکە کە ئەمەش پەیامی پیرۆزی مرۆڤایەتیە لە هەموو ئاستەکاندا زۆر سپاسی دکتۆر دانا و تاوەری تەندروستی سمارت دەکەین. من كل الطب الموجود على كل المستويات هو حمل الرسالة الإنسانية أولا وإحنا نشكر المجمع ونشكر دكتور دانا شكرا جزيلا.